بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی تورکیا ئەنجامی بەرایی هەڵبژاردنەکانی ڕاگەیاند و بڕیاریدا هەڵبژاردننی سەرۆکایەتی بکەوێتە خولی دووەم کەوا بڕیارە لە 25 ئەم مانگە ئەنجام درێت بە پێی ئەنجامەکانی کۆمیسیۆن ڕەجەب تەیب ئەردۆغان لە 49.50 دەنگەکانی بەرەسێناوە کەمال کلیزاروغلو لە 44.88 و سینان ئۆغان لە 5.7 ئەمە ئەنجامەکانی سەرۆکایەتیە و بۆ هاوپەیمانێتەکانیش بەپێی ئەوەی کە ڕاگەندراوە هاوپەیمانی جمهور 322 کورسی پەرلەمانیان بەرەسێناوە لە کۆی 600 کورسی لە 49.50 هاوپەیمانی میلەت 213 کورسی لە 135 بەرەسێناوە هاوپەیمانی ڕەنج و ئازادی کە هەدەفە سەرپەرشتیەکە لە 100.5 کە هاوپەیمانێتەکە هەمووی 65 کورسی بەرەستێناوە لە بەرنامە ئەمڕۆ شیکردنەوە بۆ داتاکانی هەڵبژاردن دەکەین بزانین دەنگی کام لایەن زیادی کردووە کەمی کردووە هۆکارەکان چین و بۆ گەڕی دومیش قسە دەکەین لەگەڵ هەرێک لە بەڕێزان عەدنان ئەحمەد شارەزای کاروباری تورکیا لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوە سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاکاتنامە خێرمێک لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە سەرۆکۆمارەوە دەست پێ بکەین ئەمڕۆ کۆمیسیۆن نەتیجەکانی ڕاگەیاند بۆچی خراە خولی دووەمەوە یاخود ئەنجامەکانی سەرۆکایەتی پێچەوانەی ڕاپرسیەکان بوون ئێستا ئەردۆغان لە 49.50 کلیزاروغلو 44.88 بۆچی ئەمە ڕوویدا لە چەند بەرنامەی ڕابردووە باسی ئەومان کرد کە هەموو ئەگەرەکان بەرەو ئەوەشن دوو ئەگەری بەهێزە بوو ئەگەر یەکەمەوە بوو کە هەڵبژاردنەکە بکوێتە خولی دووەم بەڵام لەو ئەگەرەدا باسمان لەوە کرد کە ئەگەر هەیە کلیزاروغلو لە پێشەوە بێت یعنی لە خوار پەنجەوە بێ بەڵام پێش ئەردۆغان بێ بۆ زۆرە بکوێتە گەڕی دووەم ڕاپرسیەکان لەمەدا بە هەڵەدا سوون زۆربەیان ئەردۆغان لە پێشەوەیە بەڵام لەوەدا ڕاستیان کرد کە چێتە گەڕی دووەم ئەگەرێکی دووەم ئەوە بوو کە کلیزاروغلو بتوانێت ئەنجامەکە لە گەڕیەکەمان یەکلا بکاتەوە ئەمەش پەیوەندی بە ئەو هەڵمەتە میدیایە گەورەوە هەبوو و پەیوەندی بەو هەموو یەکگرتوویە هەبوو کە لە نێوان حیزبەکانی ئۆپۆسیۆنا هەبوو هەرچەندە ینی زۆر قایم و قۆڵ نەبوو یەکگرتنەکەیان و لەگەڵ پشتیوانی کوردیان بەدەستێنا ئەو بۆچوونەی دروست کرد کە توان لە گەڕیەکەمە کۆتایی بەڵبژاردنەکە بێنن ئەمە دروست بووە ینی ئەتوانین بڵێن تقریبەن مفاجئی گەوری هەڵبژاردن بریتە لەوەی کە ئەردۆغان نەکرد هەڵبژاردنەکەی خستە گەڕی دووەم بەڵکو لە پێش کلیزاروغلۆیە مفاجایی دیکە بریتە لە دەنگی پارتەکانی باش لە دەنگی پارتەکان قسەکەین بەس سەگەڕی دووەم بەپێی ئەو نەتیجەی کە هاتووە بۆ گەڕی دووەم 28 مانگ دیارە نەتیجەکان بۆ گەڕی دووەم کەوتۆتە سەر کۆمەڵی هۆکار هەیە کەواکە کامیان ئەگەریەوەی هەبێ کە هەڵبژاردنەکە باتەوە وەکو هۆکاری یەکەم بریتە لە دەنگی سینان ئۆغان کە 5.2 دەنگەکانی بەدەستێناوە کە ئەمە ڕێژەیەکی بەرزەگەر بەم بتوانێت قەناعەت بەم 5.2 دەنگدەرانی بکات کە بۆ نمونە گەر بڵێ دەنگ بە کام کاندید بدەوە ئەوان بەگوێی بکەن ئەتوانی هەڵبژاردنەکە یەکلا بکاتەوە ئەو ئەمڕۆ ئێوارەی ئەمڕۆ بە BBC تورکی وتووە کە تاوەکو ئێستا بڕیاری نەداوە دەنگ بە کێبدا لە ماوەی سبەینێ یاوەکو دوو سبەی لەم دوو ڕۆژە بە پرسکردن بە سەرکردایەتی لەگەڵ خۆیە و لەگەڵ ئەو کەسانی دەنگیان پێداوە ڕای کۆمەڵی خەڵکی زۆر وەرەگرێ لە دواترە بڕیارەدا ئەو چەند مەرجێکی داناوە لە ڕۆژی ڕابردووە بۆی کە دەنگ بە کلیزاروغلۆیان دۆغامدا بەڵێ خۆی لە سەرەتا باسی ئەوەی کرد کە باسی مۆزوعی وەزارەت و ئەوەی کرد کە جێگری سەرۆکۆماری بدرێتێ بەڵام ئێستا کەمێک پاشەکشەی کردووە لەوە چکە ئەمە زیانی لێدا لە ڕاستی لەناو خەڵکەوتیانم بە دوای پۆستەوەیە ئەمڕۆ لە چاوپێکەوەنەکەی لەگەڵ BBC باسی دوو مەرجی کرد کەم دوو مەرجە یەکێکیان لە کلیزاروغلو هاوپەیمانی میلەت هەیە مەرجی دووەمیان لە ئاکپارتیا هەیە مەرجی یەکەمی بریتە لەوەی کە لە کلیزاروغلو هاوپەیمانی میلەت هەیە ناردنەوەی پەنابەرە سووریەکانە کە ئەمان سوورن لەسەرەوەی پێویستە بنێرنێنەوە بۆ سووریا مەرجی دووەمی کە بۆ ئاکپارتی گونجاوە بریتە لە جیاتیکردنی ئەوان ئەڵێن گروپە تیرۆریستەکان وکە مەبەستیان پارتی کرێکارانی کوردستان پەکەکەیە ئەڵێن پێویستە مەسافەیەکی گەورە دابدرێ لە کاتێک هاوپەیمانی میلەت کە لەگەڵ بۆ نمونە هەدەفە پشتیوانیەکە نزیکاتیەکەی لەگەڵ هەدەفەوە ینی لەگەڵ پەکەکە وەکوتم ئەم دوو مەرجەی هەیە لە کامیان خۆشە بێت و لە کامیان خۆش نابێت کەوتۆتە سەر ئەم دوو ڕۆژەی کە سینان ئۆغان بڕیاری لەسەردا بەڵام ئەو دەنگدەرەکانی خۆتارەزانی سینان ئۆغان بریتە لە دەنگدەری نەتەوە پەرستەکان و محافزکارەکان و ئەوانەی کە زۆر توندن ئەمانەش
بەشێکیان ئەتوانین بڵێن ئەگەر نزیک بن لە هاوپەیمانی میلەت پەیوەندی بە پارتی باشەوە هەیە ئەگەر دوور بن لە هاوپەیمانی جمهور کە ئاکپارتی مەهەپەی لەگەڵایە سینان ئۆغان ئەزمونێکی خراپی لەگەڵ مەهەپا هەیە خۆی لە نێو مەهەپا بووە دووجار دەرکرا و لە کۆتاییدا دەرکرا و بۆیە هاتە دەرەوەی مەهەپە و یەکێک لە ئامانجەکانی وەک مەراڵاکشەنە ڕەڵێ ڕەنگەوە بێ کە بێوێ ڕۆژە لە ڕۆژان ببێ بە سەرکردەی دیاری مەهەپە باشە بەس ئەردۆغان پێیان خۆش بووان وەک بچێتە گەڕی دووەمەوە بێگومان ئەردۆخان هەر لە سەرای هەڵبژاردنەکەەوە هیچ ئامانجێکەوەی نەبوو لەگەڕ یەکەم هەڵبژاردنەکە باتەوە وەکو چۆن کلژدارڕۆخۆ ئامانجی سەرەکیانەوە بوو لەگەڕ یەکەمە بیبەنەوە چکە هەردوو لە ئازانن و زۆربەی شیکەرەوەکان زۆربەی ڕاپرسیەکان ئاماژە بۆکەن کە گەڕی دووەم بە هەموو ئەگەرەکان لە بەرژۆنی ئەردۆغانایە بەڵام وەکوتم من هەمیشە لە کە باسی ئاینی تورکیاکەین لە 100% ناڵین چی ڕۆدا چکە زۆر قورسە هەمووان ئەیانزارۆڵۆ ئیباتەوە بەڵام وا دەرنەچوو وەکو کەسیاتیان ئەوەی کە سەرنجی دەنگ دەرڕاب کێشێت چی وای کردوی ئەردۆغان بەمان شێوە بەڵێ کە باسی ئەوم کرد کە چی واکە کە بڵین ئەردۆغان شانسی زیاتر وەکو وتمان یەکەم باسی سینان ئۆغانمان کرد هۆکاری دووەم بریتە لەوەی کە جاری پێشوو باسمان کرد ئەویش ئەوەیە کە هەر حیزبێک بتوانێت زۆرینەی پەرلەمان بەدەست بێنێ خۆی و هاوپەیمانێتەکەی بۆ گەڕی دووەم دەنگی زۆر دلێرە بێ و توانین قەنەعات بە خەڵک بکە خەنات بەوانە بکە کە دەنگیان پێنەداوە لە ئێستادا خۆتان نەزانی هاوپەیمانی جمهور بە سەرۆکاتی ئاکپارتی سەرڕای ئاکپارتی دەنگەکانی هاتۆتە خوارەوە بەڵام ئێستا زۆرینەی پەرلەمانیان لە دەسەدایە بە پێی دوایین ئامار ئەتوانن 266 بۆ ئاکپارتیە بێ سەر و 50 بۆ مەهەپە پێ بە هەردووکیانەوە 300 تێپەڕێنن کە 300 زایدن یەک زۆرینەی پەرلەمانە بۆ یەوەکوتم لە ئێستا دەنگیان دلێرە بێت وەکو کەسایەتیش ئەردۆغان پێم وایە ئەمجارە ڕەنگە بتوانێت وعدی زیاتر بە لەم دوو هەفتە بۆ نمونە کۆمەڵی وعد مابوو کە پێش هەڵبژاردن بیدا ڕەنگە پێی باش نەبوو بەبیدا بەڵام لەم دوو هەفتە پێم وایە کۆمەڵی وعدی دیکەدا لە ڕووی مەوزوعی ژیانی خەڵکەوە لە ڕووی ئابووری و کۆمەڵی بەڵێنی دیکەدا ئەمانە واکن کە شانسەکەی بەرزکەنەوە وە یەک خاڵی تر گرنگە ئەویش ئەوەیە چاوەڕوانەکرا ئەردۆغان لە ناوچانەی کە بمەلەرزەی لێدرا شکست بێنێ و ئەم ناوچانە ببنە هۆکاری وتیان بمەلەرزە ئەردۆغان نەخات وەکو چۆن باڵەخانەکانی خست بەڵام وەکو بینیمان لە زۆربەی هەرە زۆری شارەکان یەکەمی بەدەستێناوە ئەمەش هێندەی دیکە دەنگی ئەردۆغان دلێرترەکە کە بتوانێت داوای دەنگیان گوتارەکانیان ئەردۆغان تێکەڵە لە گوتاری دینی نەتەوەی بەس کەماڵکردارە خۆ زیاتر نەتەوەیی ئەردۆغان لەم هەڵبژاردنەدا زۆر سوودی لە گوتاری دینی وەرگرت وە گوتارە دینەکەی سەریگرت گوتارە دینەکەی نەک بۆ خۆی سەریگر بەڵکو بۆ دوو هاوپەیمانە دینەکەی سەریگر کە بتین لە هوداپار و بریتین لە سەر لە نێوڕەفای قورئانی خوێندن لە مزگەوتی سۆفیا قورئان خوێندنی ئەوەی کە 5 ئاەتی ئێوە خۆتان شارەزاترن 5 ئاەتی سەرەتای سوورەتی بەقەڕەی خوێن کە ڕەنگە مەوزوعی ئەوە بێ کە لە نێوان کوفر و دینداریا بێ یان ئەوانەی کە ئەیانەوێ خۆیان دەرەخەن کە ڕاستن بەڵام لە ڕاستیە ڕاست نین درۆکەن لەگەڵ ڕێز و احترامە ئەم گوتارە دینی زۆر سەریگر لە ڕاستیە هەم بۆ خۆی سەریگر هەم بۆ وەکوتم سەر لە نێوڕەفای کوڕەکەی ئەربەکان سەریگر هەم بۆ هوداپار لە دوێنێ شەو خەریکی گۆرانی وتن بۆ گۆرانیشی دەڵێت گۆرانی دەڵێ بەڵام گۆرانیەکانی ئەو گۆرانیانن کە خۆیان ینی لە ڕووی شێوازی سرود و مەوزوعیانەوە باڵەوە سپاس دەکەم دێمە خزمەت لەسەر دەنگی پاتەکان قسە دەکەین کاک دکتۆر جەنابیشت بەخێر بێ دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم لەسەر ئەنجامی ئەو هەڵبژاردننی تورکیا بەتایبەتی ئەنجامی هەڵبژاردننی سەرۆکایەتی کە بارودۆخی ئابووری تورکیا تا ڕادەیەکی زۆر خراپە هەڵاوسان هەبوو دابەزین لیرەی تورکیە بەڵام سەر ڕایەوەش یەکگرتووی ئۆپۆزیسیۆن نەبوو نەیانتوانی ئەردۆغان لە خوول یەکەمدا بخەن و سەبارەت بە ڕاپرسیەکانیش بۆچی پێچەوانە دەرچوون و کە پێشتر وە زۆربەی ڕاپرسیەکان باسییان لە گەڕی یەکەم دەکرد کە بۆ کلیزارۆغڵۆ یەکلا بێتەوە بەڵێ بە ناوی خی بەخشندەی مهرەبان زۆر سپاس بۆ زەنابتان و بۆ سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەران و بۆ میوانە بەڕێزەکەتان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا ئەردۆغان قسێشی کرد وتی من هەمیشە لە ڕاپرسیەکانە دۆڕاندومەوە بەڵام لە سندوقەکانی هەڵبژاردنە بردوومەتەوە یعنی ئەو ڕاپرسیانەی ئەکرێن بەڕاستی زۆربەی ینی زانستی و بابەتیانە نین بەخۆ زۆری سیاسین و لایەنی تر لە پشتیانەوەیە بۆیە ئەوانە واقعی نین و ئەنجامەکان زۆرێکی تر دەرەچن ئەوەی کە ڕاپرسیەکانی پێیان وتوین ڕاستە لە زۆر بواردا ئەردۆغان شکستی هەنا و نەیتوانیوە وەکو پێویست
بە تایبەتی لە بواری ئابووری لە بواری خزمەتگوزاری پاشەکشەی کردووە و لە مەسلەی کوردیش بە هەمان شێوە پاشەکشەی کردووە تا ڕادەیەک بەڵام لەگەڵ ئەوەشدا توانیوێتی پارێزگاری لە یەکەمبوونی خۆی بکات لە پەرلەمان و یەکەمبوونیشی لە دەنگی سەرۆکایەتیە ئەگەرچی لە خولی یەکەمانەی بردووەتەوە بەڵام لە بەرامبەرە ئەو توانیەتی کۆمەڵێک کاری تری بکە کە بەلای خەڵکی تورکیاوە گرنگن و خزمەتی وڵاتەکەی کردووە لە هەموو بوارەکان وڵاتەکەی بەرەو پێشەوە بردووە و لە ئاستی پیشەسازی و سناعیە خەریکە تورکیا دەبێت یەکێک لە وڵاتە پێشکەوتووەکان و شان لە شانی وڵاتانی گەورە ئەدا بۆیە خەڵکی تورکیا ئەو خزمەتگوزاریانە ئەبینێ و ئەو خزمەتانە ئەبینێ کە ئەردۆغان پێشکەشی وڵاتەکەی کردووە تەنانەت لە ناوچە کوردیەکانیشە لە باکووری کوردستانیشە هێشتا ئاکەپا بە شێوەیەشی بەرچاو دەنجی هەیە و خەڵکێکی زۆر دەنجی پێدات و سەرڕای ئەوەی کە حزبی تر هەیە بە تایبەتی پارتی سەوز کە نوێنەرایەتی کوردەکە لە بری هەدەپە کە ئەمجارە بەو لیستە لە ژێر ناوی ئەم حزبەوە بەشداری هەڵبژاردنەکانیان کرد کورسەکانیان لە کەمی داوە لە 67 کورسیەوە بوونەتە 61 کورسی بەڵام ئاکەپە هێشتا توانیوێتی دەنجی زۆر بێ لە ناوچە کوردیەکانیش بۆیە چاوەڕوان دەکرێت لە خولی دووهەمیشا بە هەمان شێوە ئەردۆغان بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت لە بەرامبەر کابرە سەرچیەکەی کە کەمال کلیزدار ئۆغلۆیە. بەڵێ بە بۆچوونی بەرزت هۆکارەکەی چی بوو کە نەتوانرا لە خولی یەکەم یاری سەرۆکایەتی یەکلا بکرێتەوە بەتایبەت کە ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵا باسی لەوە کردبوو کە یەکلاکردنەوەی لە خولی یەکەم پێویستی بە 260,000 دەنگی تر هەبوو پێدوای بۆ نەتوانرا یەکلا بکرێتەوە چێ ڕۆڵی بینی ئایا کورت هۆکار بوو بڵێن یاخود بڵێن لە ڕاستیدا ئەتوانی بڵێن ئەم جارە بەڵێ ئەتوانین بڵێن ئەم جارە ئۆپۆزیسیۆنێکی بەهێزە بوو بەرامبەر بە ئەردۆغان و چەندین هێز ویلایەن هاوپەیمانێتیشیان پێکەنا و بنای هاوپەیمانەتی میلەت و مەشینەیەکی ئەعلامی گەورەیان خست بووە گەردشی ئەردۆغان و بە شەیتانکردنی ئەردۆغان و ینی هەوڵدان بۆ ڕاکێشانی دەنجی خەڵکی تورکیا بە هەموو پێکاتەوە ئاین و نەتەوەکانیەوە و هەروەها بە تایبەتیش ئەو گەنجانەی کە ئەم جارە مافی دەنگدانیان هەبوو و ڕێژێشی زۆر وایەن پیشانەدا کە ئەوان ئەتوانن گۆڕانکاری گەورە بکەن لە تورکیا و بە تایبەتی لە ناو پەرلەمانەوە و ئەتوانن سەرۆکایەتی بەرنەوە ئەمە کاری خۆی کرد بەڕاستی و ئەتوانین بڵێن وڵاتانی تریش لە پشت ئەو دەعمەی ئۆپۆزیسیۆنی تورکیا بوون بۆ ئەوەی کە بتوانن ڕزگاریان بێ لە دەستی ئەردۆغان چونکە ئەوان مرتاحنین بە تایبەتی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا زۆر مرتاحنین بە بوونی ئەردۆغان هەوڵێکی زۆر درابۆی کە شکست بە ئەردۆغان بێنن بەڵام لەگەڵ ئەوشا نیانتوانی بەو شێوە شکستی پێبێنن ئەمێنێتەوە دەوری دووهەم لە خولی دووهەمە ئەگەرچی جیاوازیەکەش زۆرە یعنی بە زیاتر لە 2.5 ملیۆن دەنگدەری دەنگ جیاوازی لە نێوان هەردوو ڕکابەرەکە هەیە بەڵام نەیتوانی لە 150 زایدیەک بێنێ پەنجاویەشی دەنگەکانی بێنێت بۆیە مایەوە بۆ خولی دووەم بەڵام چاوەڕێ دەکرێتەوە لە خولی دووهەمە چونکە خەڵکێکی زۆر هەیە کە ئەو چاوەڕوانەیە کە لە ئۆپۆزیسیۆنیان هەبوو ئەوەی کە ڕایەنگەیاند بوو کەوان ئەتوانن براوەی هەڵبژاردنەکان بن بەڵام بەو شێوە دەرنەچوو بۆیە زۆرێک لە گەنجولاوەکانی تورکیا ئەمجارە هەرناسن بۆ دەنگدان و ئومێدیان نامێنێت چونکە تووشی بێهیوایی ئەبن لەوەی کە ئەوەی بەڵێنانەی کە ئۆپۆزیسیۆن دایان کە ئەتوانن سەرکەوتنی گەورە بەدەست بێن و شکست بە ئەردۆغان بێنن و بتوانن ڕکابەری گەورە بن و براوەی یەکەم بن لە پەرلەمان و لە سەرۆکایەتی کە ئەوان نەتوانی زۆرێ لە گەنجەکان ئەمجارە هەر لە خولی دووەم هەر بەشداری هەڵبژاردنەکان ناکەن سەرڕای ئەو جیاوازیە زۆرەی کە هەیە لە نێوان دەنجی هەردوو ڕکابەرە سەرچیەکە کە بە 2.5 ملیۆن لە خەڵم ئەدرێت بەڵام ئەگەر دەنگەکانی وەکو میوانەکەتان باسی کرد دەنگەکانی سینان ئۆغان ئەوان بڵێن گرە و لەسەر دەنگەکانی ئەو بکەن هیوا لەسەرەوە هەڵبسنن کە ئەو دەنگانە بۆ ئەچن بۆ کەمال کلیزدار ئۆغلۆ ئەچن ئەوەش زۆر زەحمەتە بەو شێوە بێ هەرچەند ئەو خۆی یەکلا نەکردوێتەوە بەڵامە لەگەڵ حاڵەتێکە ئەگەر خۆشی ڕای بگەێنێ کە دەنگ بە ئەوەدا هەموو دەنگەکان ناچن بۆ
کلیزار ئۆغلۆ چونکە لە سەدادووی ئەو دەنگانە توانین بڵێن دەنجی محەڕەم ئینجەیەکە بۆ سینان ئۆغان هاتووە ئەوانش ئامادەنین دەنگ بە کلیزار ئۆغلۆ بدەن بۆیە پێناچی دەنگەکانی کلیزار ئۆغلۆ زیاد بکە بەڵکو لەوانەیە دەنگەکانی لە کەمی بدە لە بەرامبەردا ئەگەری هەیە کە دەنگەکانی ئۆردۆغان زیاتر بێت. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەت لەسەر کوردیش قسە دەکەین کاگاتنان بینە سەر پارتەکان هاوپەیمانێتەکان دەنگیان بۆ من هاوپەیمانی کۆمار جمهور 322 کورسیە ناوە لە زیاتر لە 150 لەناو پەرلەمان دەوەکو دەنگی پارتی دادوگەشە پێدان دابەزی وە دەنگەکەی وەکو دەنگی کورسیەکانی بەڵێ دادوگەشە پێدان هەم لە ڕووی ژمارەی دەنگەرەوە دابەزی و هەم لە ڕووی ئەوەی کە لە سەدا بوون منە 2022.6 هەبوو بەڵام لە هەڵبژارنەدا تاوەکو 35.4 تاوەکو چی وای کرد ئێستا بە پێ ئێستا لە هەڵبژارنی ئەم جارە وەکو کورسەکانی خۆی لە سەدا 35 ئەو هاوپەیمانێتەکە ناو کورسەکانی خۆی پێشتر لە سەدا 42 بووە 267 کورسی هێناوە ئەم جارە وەکو خۆی پێشتر 295 بووە چی وای کرد کە بڵێنە ناو پەرلەمان ئەوان دەنگەکانیان دابەزێت ئەو دەنگانی کە ئاکپارتیە ناوێتی ئەڵین 266 ئەوە کۆمەڵێکیان بریتین لە ئەو پارتە هاوپەیمانانەی کە لە ڕێگەی لیستی ئاکپارتی و ڕۆژنامە لەو 267 کە بەناوی ئەکپارتیەوە کێ تێدایە خۆی ئەوەی ئاکپارتی ئامەکەمان وەرگرتووە ئێستا ئاکپارتی 266 هەیە باشە ڕەفان یەنی دین ڕەفامانە ینی سەر لە نوێ ڕەفامانەیە کوڕەکەی ئەربەکان فاتح ئەربەکان و لەگەڵ هوداپارمانەیە کە ئەم دوانە هەردووکیان فاجعەی هەڵبژاردنیان کردووە و بۆ یەکەم جار ئەچنە پەرلەمانەوە بۆیە ئاکپارتی لەگەڵ مەهەپەدا بە هەردووکیان وەکو وتمان زۆرینەی پەرلەمان تێپەڕێنن بەڵام زۆرینەکان ناگاتە ئەوەی کە بتوانن پرۆژە یاسا پێشکەش بکەن بۆی بیخەنە دەنگدانەوە بیخەنە ڕیفرەندۆمەوە بەڵام ئەگەر خۆیان لەگەڵ ئەو پارتانی دیکە کە لە دەرەوەی ئەوانن ئەگەر قەنەعەت بە پارتی دیکە بگەن ینی بکەن بۆی دەنگەکانیان بگاتە 360 کورسی ئەو کاتە توانن پرۆژە یاساکانی تێپەڕێنن بەڵام وەکو وتم زۆرینیان بەدەستێناوە و دەنگیان زۆر لێرە لە پەرلەمانە و ئەو پرۆژە زۆربەی سەرۆکی لیژنەکان بۆ وانە بێ لە بەرەوەی زۆرینەی پەرلەمانیان هەیە و ئەوەی وای کردووە کە سەرڕای ئەوەی دەنگەکانی کەم بەڵام هێشتا زۆرینیان هەبێ پەیوەندی بە سیستەمی هەڵبژاردنەوە هەبوو لە بەرەوەی فرەبازنەی بوو زۆربەی دەنگەکان بۆ حیزبە گەورەکانە چێ و حیزبە بچووکەکان دەنگێکی کەمتر بەدەست باش وەکو پارتی ڕەفاهی نوێی کوڕەکەی نەجمەدین ئەربەکان باوکی ڕۆحی بڵین ئیسلامیەکان لە تورکیا ئەو 5 کورسی هێناوە یەکەم جاری شەبجێتە پەرلەمان چی وای کردو هەر میراتی باوکی بۆ ماوەتەوە کارەکەی چییە یەکەم جاری شاوان بڵن بۆ پەرلەمان وەکو وتم لە سەرەتا گوتارە دینەکەی ئاکپارتی زۆر باش ئیشی خۆی کرد و ئاکپارتی دڵسۆز بوو لەگەڵ هاوپەیمانەکانیدا هەم لەگەڵ مەهەپا زۆر دڵسۆز بوو هەم لەگەڵ سەر لە نوێڕەفا دڵسۆز بوو هەم لەگەڵ هوداپار دڵسۆز بوو دڵسۆز بوو بەو مانایی کە لە هەندێک شوێنان لە بەشێکی زۆری ئەم شوێنانە ئاکپارتی خۆی ئەگەڕ بڕۆشتایە ینی کاندیدا بنای هەر دەرەچوو بەڵام کاندیدی دانەنا ڕێگەی بەم حیزبانی دیکەدا کاندیدا بنێ ینی بەشێکی پەیوەندی بەمەوە هەبوو بەشێکی تر پەیوەندی بە کوتارە دینیەکەەوە هەبوو کە هوداپار خۆتان نەزان حیزبێکی ئیسلامی کوردی سوننەیە سەر لە نوێڕەفاش کە میراتی ئەربەکانە ئەمانش حیزبێکی ئیسلامی تا ڕادەیە کە توانین بڵێن توندیشن بە بە لە مەوزوعی ژنانە ئەمە وای لێ کرد کە کۆمەڵی خەڵک زۆر ڕخنەیان لێ بگرن و لەگەڵ مەهەپەشا دیسان گوتارە نەتەوەیەکەی مەهەپەش سەری گرت و ئاکپارتی توانی خزمەتێکی باشی مەهەپە بکە مەهەپە نەک دەنگەکانی کەمی نەکرد بەڵکو دەنگێکی زیادی کردووە یانی تا ڕادێکی دەتوانین بڵین بەشێکی ئەو دەنگانەی کە پێشتر بۆ پارتی باش ڕۆشت دیسان گەڕایەوە بۆ مەهەپە چونکە پارتی باشی دیعایەوەیە کرد کە بنەیەکەمی تورکیا و دیعایەوەیە کرد کە بەردەوامە ڕاڵەکشەنەر ئەیود من سەرۆگۆزیرانم لە کاتێکان نەک نەیتوانی دەنگەکانی زۆر بەرز بکاتەوە ئەتوانین بڵێن یەکێک لە زیانە گەورەکان کە لە هەڵبژانەکان بە زیان لی دەرچوو بریتە لە پارتی باش و کۆمەڵی خەڵکی هەدەپەش بە زیانێکی گەورە لی دەرچوو سەرەتا پێش قسە دەکەین بەس ئێستا هوداپار کە پارتێکی ئیسلامی کوردیە دەڵێن خۆیان دەڵێن 4 کورسیان بەدەستێنەوە ئەمە سەرکەوتنە بۆ ئەوان بۆ خۆیان بێگومان سەرکەوتنێکی گەورەیە بۆ هوداپار بەڵای بەتایبەت ئەو دەنگانەی لەکوێ هێناوە بەت دانێکیانی لە ئیستانبول هێناوە دانێکیانی لە دیاربەکر هێناوە ئێمە باس دیاربەکر هێناوە کاڵین لە ئیستانبول و دیاربەکر هێناوێت بێ گومانی ئەوە بکەین کە ڕەنگە ئەمە دەنگی پارت هەدەپە بێ هاست بێ بۆ ئەمە چکە ئیستانبول هەدەپە لە ئیستانبول 4 کورسی لە دەستداوە لە ئامەدیش هەدەپە 2 کورسی لە دەستداوە
ئەمەوە کاتێک گومان کورسێکی لە دەستداوە ببورن هاتوۆتە هەش کورسی ئەمەوە ئاکا گومان بکەین کە ڕەنگە بەشێکی ئەمانە ئەو دەنگانە بن کە لە هەدەفەوە بۆ هوداپار هاتبن بە تایبەت ئەو دەنگدەرە دیندارانەی کە ئەم جارە متمانە لە برێوی بە هەدەپە بکەن ئەم جارە متمانەکان بە هوداپار کردووە و مەهەپەش لەو شوێنانەی کە نەتەوە پەرستەکانن بەهۆی نزیکبوونەوەی پارتی باش لە کڵیزارۆغڵەوە و نزیکبوونەوەی کڵیزارۆغڵۆ لە هەدەپەوە ویان وای کردووە کە ئەمانە لە بری پارتی باش ئەم جارە بگەڕێنەوە بۆ ناو مەهەب باشە بەس کورد لە ئەستەمبوڵ زۆرە بەڵێ بێگومان ئەو کورسیانە بێنن لایەنە کوردیەکان بەڵێ هەڵبژاردننی پێشوو لە ئیستانبوڵا 4 کورسیان هەبوو ئەم جارە 4 کورسێک 12 کورسیان هەبوو ببوورە ئەم جارە بەڵێ ئەم جارە کردویانە بە 8 کورسی وادە 4 کورسیان لە دەست داوە لە شارەکانی دیکە ئەگەر مەجال هەبێ 9 کورسیان هەبوو لە ئامەد بووە بە 8 کورسی لە کۆی 12 کورسی کە یەکێک لەم کورسیانە گومانەکرێەوەی هوداپار لە ئەوانەوە ڕۆشت بێ لە شارەکانی دیکە لە هەندێک شوێنە بەرز بۆتەوە لە هەندێک شوێناکەم بۆتەوە بۆ نمونە لە ئەدەنا لە 2 کورسیەوە بۆ بە 1 کورسی لە ئاگری لە 3 کورسیەوە خۆی ماوەتەوە موژ وەک خۆی ماوەتەوە ئەو شارانەی کە گۆڕاوە بەدلیسە بەرتیز لە 1 کورسیەوە بووە بە 2 کورسی ماردین وەک خۆی ماوەتەوە ئەرزڕوم هیچ کورسێکیان نەبوو هەدەپە ئەم جارە توانیە کورسێک لە ئەرزڕوم بێنن لە هەکاری کە جۆلەمێرگە بە کوردیەکەی وەک خۆی ماوەتەوە 3 کورسیە لە کۆی 3 کورسی هەمویان هێناوە لە هاتای کورسێکیان هەبوو لە دەستیاندا لە مێرسین 2 کورسی وەک خۆی ماوەتەوە ئەوەی کە گۆڕانکاری بەسەر داهاتووە ئورفا تا ئێستا 4 کورسێک لا بۆتەوە لە کۆی 14 کورسی بۆ هەدەپە بەڵام ئەم ئێوارە تا ئێستا گومانەکرێت کە ببێ بە 5 کورسی یان لە 4 کورسی ئامێنێتەوە لە ئورفا لەوان لە 5 کورسیەوە هاتوۆتە 6 کورسی کورسێکیان زیادی کردووە باتمانۆ خۆی ماوەتەوە بە کۆی گشتی لە 16 کورسیەوە هاتوۆتە 62 کورسی یان 61 کورسی باش چی وای کرد بۆ نمونە پێشتر ڕێژەی دەنگدانیشان لە هەڵبژاردننی 2010 لە سەدا 11.7 بووە 67 کورسی ڕێز باس کرد ئێستا سەدا 8.8 61 کورسی یا 62 کورسی هۆکارەکەی چیە پارتی چەپی سەوز ینی هەندێکیان دەڵێن مەسلەی چەبوون هەندێکیان دەڵێن لە بەرەوەی لەگەڵ کلیزارۆغڵۆ دەنگیان پێدا هەندێکیان لە بەرەوەی کە کاندیدیان نەبووە بەڕێز چۆن دەبینی ئێمەوتمان 5 کورسی لە دەستداوە 5 کورسیەکە دانێکیان ئەنقەرەی لە دەستداوە کورسێکی بوو ئەنقەرەی لە دەستدا لە ئیستانبوڵ وتمان 12 هەیە 4 لە دەستدا ئەوە 5 لە دەستدا لەوێش لە ئامەدیش لە 9 کورسیەوە هاتوۆتە 8 کورسی ئەمانی لە دەستداوە لە هەندێک شارە گۆڕانکاری کراوە ئەوەی بۆچی لە ئێستا ئەمڕۆ مێت حەسەنجاری ژووتی ئەو دانی بۆدا کەشکسیان هێناوە هاوسەرۆکیە دەپە بەڵێ هاوسەرۆکیە دەبێت دانیان بۆ ناکەشکسی هێناوە پێویستە وتی پێویستە هەڵسەنگاندن بکەین ئەوەی زۆر سەرنجڕاکێشە لە شکستەکەی هەدەپا ناوچە کوردیەکانی نۆکو خوێندمەوە لە زۆربیان ناگەرە خۆی نەماوەتەوە زیادی کردووە یان زۆر بەدەگمن کەمی کردووە ئەوەی کە لە دەستداوە بریتە لە ناوچە توتنشینەکان یەکە ئیستانبوڵ و ئەنقەرەیە ئەمە لەم ناوچانە کورسیان لە دەستداوە بۆیە پێویستە هەڵسەنگاندن بە سیاسەتیان بۆچی چی دەبینی بە ڕێزدۆک و شارەزایەک بۆ کاروباری تورکیا هەستەکەم بەشێکی پەیوەندی ڕەنگە بە نزیکبوونەوە هەبێ لە هاوپەیمانی میلەت ئەوەی کە ڕەنگە ئەو دەنگدەرانەی پێشتر دەنگیان بە هەتەبە داوە بۆ نمونە لە ئیستانبوڵ ئەم جارە پیان باش بوو بێ ڕەنگە دەنگ بە جەهاپە بن یان هەندێکیان دیندارەکان بن وەکو لە بەهۆی نزیکایەتی و کۆمەڵە گوتاری دینیەوە ڕەنگە ڕۆشتبوون بۆ ئاکپارتی یان ڕۆشتبوون بۆ ڕەفا و هوداپار لە ئیستانبوڵ چکە وەکوتم هەردووکیان لە ئیستانبوڵا کورسیان هێناوە ئەمە وای کردووە کە بچێ بۆ ئەوانیان لە ئەنقەرە پارتی باش هاتبێتە پێشەوە ئەک پارتی لە ئەنقەرە زۆر باش هاتوۆتە پێشەوە ئێمە 3 ناوچەمان هەیە لە ئەنقەرە لە 2 ناوچانە ئەک پارتی یەکەمە لە کاتێکە خۆتان نەزانن ئەک پارتی ینی ئەنقەرە قەڵای جەهەپە بووە لە هەڵبژاردننی پێشوە لە ئیستانبوڵە ئاکپارتی لە 58 شاری تورکیا لە کۆی 81 شارەکە 58 شار یەکەم بووە کە یەکێک لەو شارانە ئیستانبوڵە کامە زۆر سەرنجڕاکێشە پێشتر جەهەپە بێگومان جەهەپە بووە ئەو شارانەی کە زۆر دیارن لە ئاکپارتی یەکەم بۆ لە 50 شارەکە ئیستانبوڵە بورسایە ئەنقەرەیە 2 ناوچەیە و ئەو ناوچانەی کە مەلەرزەکان ئەگەر دوای جایەکەیتەوە باشە گەرنا ئێستا دێمەوە خزمەتت دواتر کاک دکتۆر دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم لەسەر دابەزینی دەنگی لایەنەکان بەعام بڵێن زۆربەی لایەنەکان وەکو دەنگیان دابەزی و بە هەندێک پارتی کوردیشەوە خوێندنەوەی بەڕێزیەوە ئێستا هەدەپە بە تایبەت کە بە پارتی چەپی سەوز بەشداری کردبوو لە بەردەم چیدایە کە ئێستا کورسەکانیان کەمی کردەوە بۆ سەرۆک کۆمار بۆ خولی دووەم لە بەردەم چیدایە لاگەر پرسیارەکە دووبارە بکەیەوە زەحمەت نەبێ کاک حەشیم بەڵێ ئێستا گوێت لێمە کاکتۆر بەڵێ سەبارەت بە هەدەپە کە دەنگەکانیان بڵێن کورسیەکانیان کەمی کردووە وەرەژەی دەنگیشان لە 11 دابەزیەوە بۆ لە 8
پێ دوای لە بەردەم چیدانەوە کارەکەیەوە بۆ خولی دومی سەرۆکایەتیش پێ دوای دەبێت باشی مامەڵە بیکەن چۆنە هەروە لەگەڵ کلیزارۆغڵۆ بڕۆن بێلانی هەڵبژێرن لەگەڵ ئەردۆغان ڕێکەوتنێک بکرێت بژاردە باشەکە کامێ بەوە چوونی بەڕستە. وڵی لەوانەیە کۆمەڵی هۆکار هەبێت ڕاستیدا بۆی کە دەنگەکانی هەدەپە کەمی کردووە ڕاستیدا توانین بڵێن ئەو سیاسەتەی کە هەدەپە گرتێ بەر بە تایبەتی پشتیوانیکردنی لە کلیزار ئۆغلۆ و لە جەهەپە کە ئەوانە حیزبی ئەتاتورکنەوە لە کوردەکانی تووشیا باش ئەزانن کە چ جەوروستەمێک ڕوبەڕووی کوردەکان بۆتەوە لەلایەنی ئەو حیزبەوە کە حیزبی ئەتاتورکە و میراتگیری هەمان ئەو حیزبەیە کە ئەو قەتڵ ئامانەی بەسەر کووردا هێناوە لە دەرسیم و لە شارەکانی تر و نکوڵیان لە بوونی کورد کردووەوە تەنهانەت کوردیان بە تورکی چێوی لە قەڵەمەدا و ئەوە ینی لەوانە یەکێک لە هۆکارەکان بوو بێ بەڕاستی کە دەنجیان کەمی کردووە لە مقابلە پارتی هوداپار کە ئەوی شەر پارتێکی کوردیە دیسان هاتۆتە ناو گۆڕەپانە سیاسیەکە و بەشداری کردووە لەگەڵ هاوپەیمانی جمهور ئەمەش کاریگەری خۆی بووە لە سەر بەشێک لە دەنگدەران بە تایبەتی ئەوانەی کە کوواڵە هەست و سۆزی ئاینیان هەیە لەوانەیە دەنجیان دابێ بە هوداپار یاخود بە ئاکپارتی لە مقابلە ئێستا ئەوەی کە بەڕاستی گرنگە ینی ئەبواە هەدەپە و بە تایبەتی باڵی سیاسی ئەم پارتەکە ئەمجارە لە ژێرناوی پارتی سەوزی چەپە بەشداریان کردووە ئەبواە بەڕاستی هەڵسەنگاندێشی ورتریان کردبە بۆ ڕابردووی خۆیان و ئەو ئەزمونەی کە هەیەە لە چەند ساڵی ڕابردوودا لە ڕابردوو ئاکپارتی ئامادە بوو ئەردۆغان ئامادە بوو هاوپەیمانێتیان لەگەڵ بکە و بەشداریان پێ بکات لە حکوومەتە ئەیانتوانی زۆر دەستکەوت بۆ کورد و بە تایبەتی بۆ باکەری کوردستان و بۆ ناوچە کوردنشینەکان بەدەست بێنێ بەڵام ئەمەیان نەکرد. ئێستا ئەتوانی زیاتر لە 1 ملیۆن دەنجیان لەدەستداوە و بە کورسی 6 کورسیان لەدەستداوە لە باکووری کوردستان. ئێستا باشترینشت بۆ ئەوەی کە لە دەوری دووەمە لە خولی دووەم بۆ هەدەپە و بۆ حیزبە کوردیەکانی کە لە ژێر ناوی پارتی سەوزا بەشداریان کردووە ئەوەیە کە بەڕاستی بێلایەنی خۆیان ڕابگەێنن نەک لایەنداری دیسان لە کە جەهەپە و کەمال کلیزدار ئۆغڵۆ بکەن ئەوە لانی کەم ئەگەر پشتیوانی لە ئەردۆغان نەکەن لانی کەم ئەتوانن بێلایەنی ڕابگەێنە و لە مقابل ئەتوانن هەندێک ڕێکەوتن بکەن لەگەڵ ئاکپارتیە بە تایبەتی بۆ ئازادکردنی دەمیرتاش بێت یاخود بۆ بەدەستێنانی هەندێک دەستکەوت بێت ئەوە لەوانەیە لە حیزبەکانی تریشە ئەو هەوڵە هەبێ بە تایبەتی حیزبەکەی ئەکشنار لەوانەیە هەوڵێکی ئەوە بدا بەڕاستی کە ئەوان تووشی شۆک بوو لە نەتیجەکەی پیان وا بوو کە ئەتوانن سەرکەوتنێکی گەورە لە پەرلەمانی تورکیا بەدەست بێنن و لە پەرلەمانەوە حکومی تورکیا بکەن کە ئەویان بۆ نەچ و تووشی شۆک بوون لەوانەیە لە مقابلە هەوڵ بدەن بە تایبەتی سینان ئۆغانیش کە دۆڕاندوویەتی هەوڵی ئەوە بدات لانی کەم هەندێک دەستکەوت و وەزارەت بەدەست بێنێ کە زیاتر لە لای ئەردۆغان و ئاکپارتی زیاتر بەدەستی دێنێت تا ئەوەی کە لە لای کەمال کلیزدار ئۆغڵۆ کە ئەتوانین بڵێن زۆربەی ئەو پۆستانەی دابش کردووە تقریبان بەسەر ئەوانەی کە هاوپەیمانی نی و لەگەڵ یا بەشدار بوون بۆیە باشترین ڕێگە چارە لە ئێستادا بۆ هەدەپە بۆ کوردەکان کە لەگەڵ هاوپەیمانی کەمال کلیزدار ئۆغڵۆ یان هاوپەیمانی میلەت دەنجیان بەوەنداوە بێلایەنی خۆیان ڕابگەێنین لەو فترەیە و زیاتر ئەم فشاری دەسەڵاتیش لەسەر خۆیان کەم بکەنەوە ئەمە پێم وایە باشترین چارەسەرە بۆ هەدەپە لە ئێستادا بیکات. باشە بەس بۆ چوونی بەرەزت نێتێکەیە لەلایەن پارتیدا گۆشە پێدان واردۆغان بۆ دووبارە پرسی کورد چونکە گرەیش هەیە لەوەی کە لە دوای 2015 تووشی تونەتیژی بووە ئۆپەراسیۆنی زۆر کاردانەوەی زۆر ئەگەری مەجالێک ماوە بۆ ڕێکەوتن و گفتوگۆ لە بینی هەدەپە و ئاکپارتی؟ بەڵێ لە سیاسەتا هیچ شتێک مەحاڵ نییە ینی ئەگەر بەشێکی ئەمە خەتای ئۆردۆغان و ئاکپارتی بوو بێت یا خەتای دەسەڵات بوو بێ بەشێکی تری پەیوەندی بە
پەکەکە و هەدەپە و خۆیانەوە بووە کە نەیانویست ئەو ئاشتەوایی ئەستەر بگرێت ئەو کرانەوەی کە ئاکپارتی و ئەردۆغان بە تایبەتی بە ڕووی کووردا ئەو سیاسەتی کرانەوەیان گرتە بەر ئەوان نیانتوانی سوود لەو کرانەوەی وەرگن ئەو ئەزمونەش بەڕاستی ئەزمونەشی خراپ بوو لە چەند ساڵی ڕابردووە و ئەوان پێیان وا بوو بە هاوپەیمانەتی لەگەڵ کەمال کلیزدار ئۆغلۆ و جەهەپەوانە ئەتوانن پاڵ بە ئەردۆغانەوە بنێن و شکستی پێبێنن کە ئەمە سەری نەگەر ئەمە دیسان بە زەرێری کورد شکایەوە وەکو لە ڕابردوودا تێکدانی ئەو ئاشتەوایی کە هەبوو ئەو کرانەوەی کە هەبوو ئەو ڕێکەوتنەی کە کرا یاخود ئەو گفتوگۆیی کە بۆ چارەسەری مەسلەی کورد لە تورکیایە کراوە لە باکووری کوردستان ئەمە بە زەرێری کورد شکایەوە و خەڵکێکی زۆر کوژرا لەو ماوەیە و زیانێکی زۆر بەر چارەنووسی گەلی کوردمان لە باکوور کەوت ئەم زارش ئەگەر ئەم هەم سیاسەتی دیسان لە خولی دووەمیشە بە هەمان شێوە هەم لەسەر ئەو سیاسەتە بەردەوام بن دیسان فشارەکان لەسەر هەدەپە زیاترە بێ و ئەمەش بە زیانی خەڵکی باکووری کوردستان تەواو بێ بۆیە باشترە ئەوان پێداچوونەوەیەک بەو سیاسەتیاندا بکەن لە پێناو بەرژەوەندی گەلی کورد لە باکووری کوردستان نەک لە پێناوی ئەردۆغانە چونکە ئەردۆغان وا پێدەچی کە ئەوان زۆر بەدڵنیاییەوە ئەڕوانن بۆ ئەوەی کە لە خولی دووەمە هەبژاردنەکە ببنەوە لە قازانجی خۆیانە بەڵام ئەم چەند ڕۆژەی کە هەیە کە تا 28 مانگ پێم وایە لایەنەکان خەریکی ئەوە بن کە چۆن بتوانن دەنگدەرەکان ئەوانەی کە بە تایبەتی کە لە دەرەوەی ئەو دوو هاوپەیمانێتی بوونە بۆ لای خۆیان ڕابشێشن و ئەوانەی تریش کە ئامادەنین ئەمزار دەنگ بە لایەنی تر بدەن بۆ لایەنەکەی تر هەوڵەدەن کە ڕایان شێشن بەلای خۆیانە حتممەنیش لە دەوری دووهەمە ئەو گەرم و گوڕبەی کە هەبووە لە جەولەی دووەما نابێ بەڕاستیەوەی لە جەولەی یەکەما بوو لە جەولەی دووەمە لە خولی دووەمە ئەو گەرم و گوڕیە بۆ چوونە سەر سندوقەکانی هەڵبژاردن نابێت من پێم وایە ئەگەر ئەمجارە لە سەدا هەشتاهشتی دەنگدەری تورکیا بەشداری لە هەڵبژاردنەکانیان کردووە لەوانەیە ئەمجارە لە سەدا هەفتا بۆ 75 بەشداری بکە و زۆری ئەو گەرم و گوڕیەی نامێنێت زارێکی دیکە بەشداری بکە بەڵام زیاتری ئەوانەی کە بەشداری ئەەکەن زیاتر لایەنگرانی ئەردۆغانن بۆ ئەوەی کە سەری خەن و شکست نهێنێت. بەڵام سوپاس دەکەم دوای دەرفەتە و دێمەوە خزمەت کاریگەریە ماڵبژارە سەر ناوخۆڵە سەر سیاسەتەکانی دەرەوەی تورکیا قسە دەکەین کاگاتان کاتمان زۆر کەمە بە سەبارەت بە پارتیگەری کۆماریش ئێستا 169 کورسیان هێناوە لە سەدا 25 پێشتر 136 کورسی بوو لە سەدا 22 لەو 169 کورسیە چەندی هی ئەحمەد داود ئۆغڵۆ چەندی علی باباجانە سێ حیزب لە ڕێگەی جاپۆ چوونە هەڵبژاردنەوە پارتی دیموکرات بوو کە سێ کورسی هێناوە پارتی دیموکرات گڵتەکین ئویساڵ بەڵێ ئەو سێ کورسیان هێناوە پێشتر دوو کورسیان هەبوو دەڤامان هەیە کە علی باباجانە 14 کورسیان هێناوە ڕەنگە گۆڕانکاری ڕووبدا بە زۆربوونی بەیەکان بوون و پارتی ئایندەی ئەحمەد داود ئۆغڵۆ 9 کورسیان هێناوە بەڵێ ئەمە واکە کە بڵین جەهەپە نەک کورسیەکانی زیادی نەکرۆ بەڵکو لە جاری ئەحمەد داود ئۆغڵۆ علی باباجان کورسی تاوەکو 35 کورسی بۆ حیزبەکانی دیکە ڕوا و 35 لە 169 دەرەکەین دێتە خوار ژماری پێشووە کە لە هەڵبژاردننی 2010واتە جەهەپە سەرڕای ئەوەی کە نەیتوانی کاندیدەکەی سەربخات لە ڕووی مەوزوعی پارتەکەی خۆشیەوە بۆ بژاردننی پەرلەمان دەنگەکانی کەمی کردووە باشە مەراڵ کشەنەر یەکێکە لەوانی کە توانین بە زیان دەرچووە لە سەرڕای ئەوەی کە کورسێکی زیادی کردو و گۆڕانکاری ڕووەدا پێشتر 43 هەبوو بۆتە 44 ڕەنگە ئەویش گۆڕانکاری ڕووبا بەرەو 45 یان بەرەو 43 بێتەوە ڕێژەی دەنگ دابەزیەوە وەکو ڕێژەی دەنگ لە سەدای دەبوو پێشتر بزانم سەدا دەبوو ێستا لە سەدا 9.9 ئەگەر وەکو خۆشی بمایەتەوە ئەمە شکستە بۆ پارتی باش یان ئەگەر پارتەکانی دیکە بانگەشەی ئەویان نەکرد بێ کە توانن دەنگەکانیان بەرز بکەنەوە پارتی باش وەکوتم سەرۆکەکەی باسیەوەی کرد کە بێ بە سەرۆکوەزیران و باسیەوە کرد کە بن بە یەکەم حیزبی تورکیا و باسیەوەی کرد کە توانن سەرجەم دەنگی محافزکارەکان و نەتەوە پەرسەکان بێنەوە بۆ خۆیان و بە تەنانەت بانگەشەیەوە نەکرد کە توانن دەنگدەری ڕاستی مرکزی ڕاست ئەوانن کە زۆربیان محافزکارەکان لای ئاکپارتین تەنانەتوان ئەوانیش بێنەوە نەیتوانین نە ئەوانە بکان نەتوانی بە شێوەیەکی باش پارێزگاری وەزارەتی بەرگری بۆ ئەوان بێ وەزارەتی ناوخۆ بۆ ئەوان بێ بامان شێوەش ئەگەر ئێستاش کڵ زەرڕۆڵۆ بیباتەوە ئەوان چاویان لە وەزارەتە ئەمنیەکانە
چکە پیان وایە لە ڕووی مۆزوعی پرۆسە سەربازەکانەوە و لە مۆزوعی ناوخۆشدا لە مۆزوعی ڕوبەڕووبوونەوەی گروپەکانەوە نەرمونیانی کراوە بۆی ئەویان چاویان لە هەمیشە ئەو پۆستانەیە کە پۆستی ئەمنی و پۆستی سەربازی کارگەری ماڵبژارنە چی دەبێت لەسەر لایانی ناوخۆی تورکیەتی ئابوووریەکەی دوابژارنەکە هیچ گۆڕانکاریەک ڕوودەدات ئەگەر کێ بیباتەوە بۆ نمونە ئێستا بۆ زۆرنەی پەرلەمان ئەگەر ئەردۆغان ئەگەر ئەردۆغان بیباتەوە شتێک ڕۆدا ئەگەر ئاکپارتی بیباتەوە شتێکی دیکە ڕۆدا ینی وەکو کاندیدەکانیان هەم لە ناوخۆی تورکیا هەم لە دەرەوەی تورکیا لە ناوخۆی تورکیا ئەگەر ئاکپارتی بیباتەوە لەسەر شەناستی قسەی لەسەرەکەنێکیان مۆزوعی مەسلەی کوردە مەسلەی کورد بەتایبەت لە مۆزوعی هەدەپا پێم وایە داخستنی هەدەپە ئەچێتە قۆناغێکی جدیترەوە ڕەنگە بچێتە مانگی خۆی ئەگەر بەڕێکاری یاسایەکان بڕاتەوە بێتەوەکو مانگی تەمووز ئەگەری داخستنی هەیە پێم وایە ئاکپارتی ئاوادانانیشە بە دیارەوەی کە هەدەپە بەسەری هێنا لە مۆزوعی پشتیوانیکردنی و پەیمانی میلەت و ئەگەر فشارێکی بوو بێ لەسەر هەدەپە فشارەکانی زیاترەکە لە بابەتی پەیوەندی بە دەرەوەی تورکیاوە پێم وایە سیاسەتی ئەردۆغان گۆڕانکارێکی گەورەی بەسەرانایە و سیاسەتە ئابوووریەکانی 5 ساڵی دیکەی لە بەردەمایە گەر بتوانێت دەستکارێکی و دۆخە بکاکە لە ناو تورکیا هەیە تۆزێ قورسە مۆزوعی گۆڕانکاری ئابووری چکە هەندێکی پەیوەندی بەخۆیەوە هەیە لەگەڵ پارتی چەپی سەوز و هەدەپە یاخود تازەکار لە کارترازاوە هەستەکەم دۆخەکە گەر خراپتر نەبێت لەمە باشتر نابێ چونکە وەکو ئاکپارتی ینی هەدەپە شەڕی تەواوی لەگەڵ ئاکپارتیا ڕاگەیان و پشتیوانی کەمال کڵژدارڕۆڵەوەی کرد بۆ ئەوەی کۆتایی بەدەسڵاتی ئاکپارتی دوێمی شەماشت دەبێت بەڵێ هەدەپە پێم وایە بەردەوامە بێوە تاوەکو ئێستا هیچ هۆکارێک نییە کە هەدەپە پشت لاو پەیمانی میلەت و کڵژدارڕۆڵەوە بکات باشە باسی ناوچە بوومەلەرزەکانیش لەوێ چۆن و بارودۆخ کاڵبژارنەکە بە کورتی بێسپاس دەکەم بە کورتی زۆر بانگەشێوە کرا کە بمەلەرزە کۆتایی باردۆغانەیە نێوە دەسڵاتەکەی ڕوخێنێ بەڵام نەک دەسڵاتەکەی نەڕوخان لە زۆربەی شارەکانی ئەو 11 شارمان هەبوو لەو 11 شارە لە زۆربەیانە کە بریتین لە ئەدەنە مەڕەش هاتای غازی عەنتاب ئورفا ئادیامان ماڵاتیا یەکەمیەناوە لە چوارچەوەی ئەو 50 شاری کە بردوێتەوە تەنها لە 2 شاری دیکەدایە کە یەکێکیان لای ئاکپارتیەویش لای پارتی چەپی سەوزە کە ئامادە هەرە بێ ینی کوردی یەکەم بێتیایە بۆ یوتم نەک شکستی نێنە لەو شارانە بەڵکو توانی بیباتەوە وەکو کەمالکەری زارۆڵان دەستیش دارە مێزەکە وتی تا کۆتایی شەڕەکە دەکەین بۆکو پێشبینی خۆت تا کۆتایی دەتوانێت شەڕەکە لە خولی دوم بباتەوە تا کۆتایی شەڕەکەکە بەڵام ڕەنگە خۆشی زۆر بڕای بۆ نەبێت کە بتوانێت خولی دوم باتەوە شەرکەرێکی باش نیە بۆ خولی دوم شەڕکەرێکی باش نیە وەکو خۆی شەڕکەرێکی باشەوە توانی بەڕاستیەوەی کەمال کڵژدارۆڵە کوردی لە مێژووی ئۆپۆسیۆنی تورکیا زۆر بێوێنەیە ئەویش بریتە لەوەی کە توانی 5 لایانی زۆر ناکۆک و دژبەیە کۆ بکاتەوە و توانی قەنەعەت بە کورد بکە ئەمە بۆ سەرکردەیەکی تورکیا زۆر ناڕەحەتە بەرامبەر حیزبێکی دەسەڵاتداری وەکو ئاکپارتی کە 20 ساڵە حکومەکە وەکو خۆی زۆر کەوتوو بوو و کوردیش بەڵێنەکەی بردەسەر لە ناوچەکان ناوچە کوردیەکان هەمووی کڵژدارۆڵە لە پێشەوەیە بەڵام ئەوەی کە بەڵێنەکەی نەبردەسەر ڕەنگە کۆڵێ لەو حیزبانی خۆشی بن کە لەگەڵ یا هاوپەیمان بن ئەوان بەڵێنەکەیان نەبردەسەر هیچ وەڵامی هیچ چاکەی وەڵامی هەدەپەداتەوە لە بەرامبەر ئەو دەنگانە ئەگەر ببێ بە سەرۆک ڕەنگە وەڵامی باتەوە بەسەرەوە بەڵ لە مۆزوعی ئەوەی کە ڕەنگە فشارەکان لەسەر هەدەپەکە کەم کاتەوە مۆزوعی قەیومەکان دانانی قەیومەکان کەمتر بکاتەوە و هەندێک چاکسازی بکات لە مەسلەی کووردا بەڵام نازانینە بێ پێویستە بەدەسەڵات باتەوە پێویستە 5 ساڵی حکومڕانەکەی ببینی سپاس دەکەم کاکتۆر دوو خولێکێکیش بۆ وەڕێزت سەبار بە سیاسەتی تورکیا لەسەر عێراق لەسەر هەرێم لەسەر سووریا لەسەر ناوخۆ پێدوای گۆڕانکاری بەسەدا بێت بە کوردی بێ سپاس دەکەم لە فترەی زووە پێم وانییە سیاسەتی دەرەوەی تورکیا گۆڕانکارێکی بەسەردابێ بەڵام لە مەدای بەعیدا لە مەودای دوورە لەوانەیە ئەردۆغان و ئاکپارتی بە تایبەتی گەرەوان دەسەڵات بگرنەوە دەست هەندێک گۆڕانکاری بکەن لە سیاسەتی دەرەوە بە تایبەتیش لە 2 ساڵی ڕابردووە هەست ئەکرێ بە تایبەتی لە 1 ساڵی ڕابردوودا ئەردۆغان هەوڵیدا کە ئەو سیاسەتی پێشتر گرتوویە بەرامبەر وڵاتانی دەرەوە بەرامبەر ئەوروپا بەرامبەر سووریا بەرامبەر وڵاتانی تر وردە میسر وڵاتانی خەلیج تا ڕادیش خۆش گۆڕانکاری لە سیاسەتی خۆیان کرد و نەرماندنیەشی زیاتری هەبوو بەرامبەر ئەو وڵاتانە و لە پێناوی ئەوەی کە بتوانێت خۆی ڕێک خاتەوە جارێکی دیکە و ئەو هەڵەکانی خۆی ڕاستکاتەوە بەڵام لە ناو خۆیان نەیتوانی بە تایبەتی ئەوانەی کە دوێنێ لە ناو حیزبەکەی خۆیان بوون هاوپەیمانی بوون دۆست و هاوڕێی بوون نەیتوانی قەنەعەتیان پێ بکە و زەها پەتوانی ئەوانە
بخۆزێتەوە بۆ خۆی بەکو داود ئەحمەد داود ئۆغڵۆ و وەکو علی باباجان و ئەوانە نەیتوانی ئەوانە قەنەعات پێ بکە بێن لە پاڵ ئەوە بن بەڵکو چوون لە پاڵ حیزبێکی ترە کە ڕکابەری سەرەکی ئەوانە لەگەڵ ئەوانە هاوپەیمانیان کرد بۆیە سیاسەتی ناوخۆیە تا ڕادەیەک ئەتوانین بڵێن بە تایبەتی دەربارەی ئەوانەی پێشتر هاوڕێ و هاوسەنگەری بوون نەیتوانی سەرکەوتو بێ دەربارەی سیاسەتی دەرەوەش لەوانەیە هەندێک پێداچوونەوە بۆ خۆیان بکات و بە تایبەتیش لە یەک ساڵی ڕابردوودا ئەومان بینووە بەڵام ناتوانین بڵێن لە زوێشی زووە ئەو گۆڕانکاریە هەستی پێدەکرێت بە تایبەتی جارێ ئەمان ئەوانەیە خۆیان ڕێک بخەنەوە لە یەک ساڵی داهاتووە دواتر پێم وایە هەندێک گۆڕانکاری لەسەر ئاستی ناوخۆ و دەرەوەیە هەستی پێکرێت بە تایبەتیش خۆمانەزانین چەند ساڵێکە ئەردۆغان بانگەشە بۆ 100 ساڵەی دامەزراندنی دەوڵەتی تورکیا کاتەوە ئەو پەیمانانەی کە لە 1923 مۆرکراون کە لە 2023 بێتە 100 ساڵ باسی لە 2023 ئەکا کۆمەڵێک گۆڕانکاری پرۆژەی گەورەی بەدەستەوەی کە ئەوێ لە سەردەمی ئەو پرۆژانە جێبەجێ بکرێن و چاوەڕێ دەکرێت کە بە دەرچوونی ئەو پرۆژانە هەندێکی دەست پێ کردو و هەندێکی دریش بخاتە بواری جێبەجێ. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرزان دکتۆر ئەحمەد وەردی کاک عەدنان ئەحمەد سپاسی ئامادەبوونتان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان